وڵا مەبەستمان لە سەردانەکەی ئەمڕۆ بۆ دەستەی نەزاها دەستەی دەستپاکی هەر ڕێزگرتن بوو لەم مؤسسە گرنگە کە دوێنێ ڕۆژی بەرەنگاربوونەوەی گەندەڵی بوو لە جیهان بۆیە ئەمڕۆ بە گرنگم زانی سەرێکی بەڕێزانە بم لە دەستە کە کارێکی سەختەکەن کە کارێکەکەن کە زۆر لە هاوکاریان نین و توانیویانە لە ئەم جەوە قورسەیە ئیشی باشکەن و مەلەفی گەندەڵی و ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی بکەن بە پرسێکی گرنگ. بەڵام وازەحە ئێمە لە وڵاتێکە ئەژین ناوی عێراقە کە بە پێی پێوەری ڕێکخراوی شەفافێتی نێودەوڵەتی Transparency International کە لە 177 وڵات کە تەقیم کراوە عێراق لە ئاستی 167هەمین وڵاتە، یعنی یەکێک لە وڵاتە هەرە خراپەکانی جیهانە لە مەسەلەی گەندەڵیە و وازحیشە کە عێراق داهاتێکی زۆری هەیە و لە عینی کاتیشە پارەیەکی زۆری لەبەردەستا بوو بۆ وەکو احتیاتێکی زۆری لەبەردەستا بوو کە 76 ملیارد دلار بوو. ئێستا کە سەیریەکەی نزیکەی 30 ملیارد دلارە ساڵ لە دوای ساڵ ئەم پارەیە کەمە بێتەوە و کەسیش نازانێ ئەمە چی لە هاتووە. بەڵام ئەمە عێراقە، ئێمە لە کوردستانین و کوردستانیش دیاردەی گەندەڵیشی تایە، هەرچەندە بە پێی پێوەری ئەو ڕێکخراوی نێودەوڵەتیە وەزعی کوردستان لە وەزعی عێراق باشترە لە ئاستی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی و هەنگاوەکانمان بۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی، بەڵام هێشتا زۆر ماوە کە ئەبێ ئەنجامی بدەین و ڕێکخراوی بڵێن دەستەی نەزاها وەکو سەرڕەمی ئیشەکە بووە بۆ چارەسەرکردنی یان نەهێشتنی یان کەمکردنەوەی دیاردەی گەندەڵی. بەڵام وازەحیشە کە بە ئەم دەستەیە بەتەنیا پێی ناکرێ، وازەحیشە کە حکوومەت بەتەنیا پێی ناکرێ و پەرلەمانیش بەتەنیا پێی ناکرێ و پارتێکیان پارتە سیاسیەکانیش بەتەنیا پێیان ناکرێ و بزوتنەوەیەکیش پێی ناکرێ یان قەوارەیەکیان لیستێکی سیاسیش بە تاوێتی بەتەنیا ناتوانێت ڕوبەڕووی ئەم دیاردەی گەندەڵی ببێتەوە. ئەمە کارێکە کە پێویستی بە کاری دەستە جەمعیە، پێکەوە لایەنە سیاسیەکان، حکوومەت، پەرلەمان، دەستەی نەزاها، دیوانی چاودێری ڕقابی پێکەوە ئەبێت دابنیشین ئالێتێک بدۆزینەوە بۆ ئەوەی بڵین بەسە ئیتر کۆتایی بە پرۆسەی دیاردەی گەندەڵی بهێنین و دوورکەوینەوە لە ئالیەتە تەقلیدیەکانی کە تا ئێستا ئەنجام دراون. لیژنەمان پێکێناوە پێشووتر بۆ چاودێریکردنی بابەتێک، بەڵام کەسێکی گەندەڵ دانراوە وەکو سەرۆکی ئەو لیژنەیە بۆ متابعەکردنی ئەو بابەتە و بۆیە دەرکەوتووە کاری ئەو لیژنەیەش ڕەنگ بێ نەگەیشت بێتە ئەنجامێکەوە، یان ئیشێکی جددی کراوە سەیرەکەی هاتووین معاون مدیرێک گیراوە یان مدیر ناحەیەک گیراوە یان مدیر عامێک وەکو گەندەڵ ناسراوە گیراوە، بەس کەچی فەرعون هەن لەم کوردستانە ئەرز داگیرەکەن، ڤیلا دروستەکەن، تیجارەتەکەن، قاچاقچەتیەکەن، خەڵکە کوژن، ڕۆژنامەنووسە کوژن، 1001 ئیشی خراپەکەن، بەڵام ئەو جورئەتە نەبووە ڕوبەڕۆیان بوەستینەوە. بۆ خۆشتان نەزانن ئەمانەکێن ڕۆژانە هەر ئەو کەسانن کە زیاتر لە هەموو کەسێکی تر لەسەر کەناڵەکانی تەلەڤیزیۆنە باسی گەندەڵیەکەن، خۆیان و کامل بۆیاغیان یێنە سەر تەلەڤیزیۆن کۆبوونەوە ئەکەن، کۆڕەکەن، باسی گەندەڵیەکەن، بەس خۆیان لە هەموو کەسێک گەندەڵترن و خۆیان و مەجموعە چەکدارێک لە دەور خۆیان کۆ ئەکەنەوە، سەرانە لە خەڵک وەرەگرن، پارە لە دوکانار وەرەگرن، خەڵک تەهدیدەکەن، خەڵک ئیتیهامەکەن، لە عینی کاتیشە کە لە کوردستانە قەومێ خۆیان بە پاڵەوان و چەکدار و پاڵەوان ئەناسێنن کە لە کوردستانە قەومێ بەرەکەی جەنگ چۆڵەکەن، چەک و تەقەمەنیەکان بەجێ ئەهێڵن لە ساحەکەیە، ڕائەکەن بە ترس و لەرزەوە ڕائەکەن و ئەو چەک و تەقەمەنیش کە لەگەڵ خۆیانە ئەیبەنەوە ئەچنە بازاڕی قاچاغە ئەیفرۆشنەوە و یێنە سەر تەلەڤیزیۆن و باسی گەندەڵیەکەن. بۆیە من لێرەوە داوای لێبوردنم لە حاکم ئەحمەد کرد کە وەکو حکوومەت نەمانتوانی بە تاوەتی تا ئێستا نەمانتوانیەوە بە تاوەتی پشتیوانی ئەم دەستگایە بکەین بۆ ئەوەی بە جورئەتەوە ڕوبەڕووی فەرعونەکان ببینەوە، نەک تەنها ئەو کەسانەی لە ئاستێکی خوارەوە کە بەشدار بوونە لە پرۆسەی گەندەڵی و یان ناشەفافیەت.
هەوڵمان داوە لە حکوومەت هەنگاوی جددیمان ناوە بۆ شەفافترکردنی پرۆسەکانی حکوومەت بۆ بە ئەلکترۆنیکردنی پرۆسەکانی حکوومەت بۆ کەمکردنەوەی ڕوتینات لە ناودام و دەستگاکانی حکوومەت بۆ تۆمارکردنی موچەخۆرەکانی هەرێم حکوومەتی هەرێمی کوردستان بۆ وردبینیکردن لە پرۆسەی نەوت و گاز لە هەرێمی کوردستان هەوڵی جددی دراوە بۆ بەدیهێنانی حکومڕانیەکی دروست بەڵام زۆرمان ماوە بیکەین بۆ دووپات بەڵێنی خۆمانمان داوەتە جەنابی حاکم و ستافەکەی ئەوەی کە پێمانەکرێت لەم ماوەی کە ماومانە ئەنجامیە دەین بۆ ڕوبڕووبوونەوەی گەندەڵی بۆ نەهێشتنی تەجاوزاتەکان بەردەوامە بین لە ڕووخاندنی ئەو تەجاوزاتانەی کە تا ئێستا ڕوبەڕووی وەستامینێتەوە بەردەوامە بین لە سندنەوەی ئەو زەویانەی کە بە ناحەقی دراوە بە ئەو لەبەرەوەی کە واستەیەکیان هەبووە یان خزمایەتیەکیان هەبووە لە کەسێکی بەرپرسەوە و دەستخۆشیان لێ ئەەکەم و هیوای سەرکەوتنیان بۆ خوازم و هی داوای پشتیوانی کۆمەڵانی خەڵکی کوردستانی شەکەم بۆ ڕوبڕووبوونەوەی ئەم دیاردە چەپەڵەی کە ڕووی لە هەرێمەکەمان کردو و زۆر زۆر سپاس و ماڵتانەوە بێت.